ماوەی دواکەوتنی پێگەێنانی کابینەی نوێی حکوومەتی هەرێم ژمارەی پێوانەی شکاند. دوای 10 مانگ لە هەڵبژاردن، دانوستانەکان بۆ پێگەێنانی حکوومەت بێئەنجامن. ماوەی دواکەوتنی پێگەێنانی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان ژمارەی پێوانەی شکاند و دوای 10 مانگ لە هەڵبژاردن هێشتا وادەی پێگەێنانی نادیارە و دانوستانەکانی پارتی و یەکێتی لەو بارەیەوە بێئەنجام ماونەتەوە. بەپێی بە دواداچوونی سبەی بەراورد بە 5 کابینەی یەکگرتووی حکوومەتی هەرێمی کوردستان، وادەی دواکەوتنی پێگەێنانی کابینەی دێم درێژترین وادەیە و ژمارەی پێوانەی شکاندووە. کابینەی یەکەم 3 مانگ دواکەوتن. کابینەی یەکەمی حکوومەتی هەرێمی کوردستان دوای کەمتر لە 3 مانگ لە بەڕێوەچوونی هەڵبژاردن پێگەێنرا. بەو پێی ڕۆژی 19/5/1992 هەڵبژاردن ئەنجامدرا و ڕۆژی 4/7/1992 پێگەێنرا. کابینەکە بە کابینەی 50/50 ناو دەبرێت. دوای ناکۆچەکانی پارتی و یەکێتی لەبارەی ئەنجامی یەکەم هەڵبژاردنی پارلەمانی کوردستان لە ساڵی 1991 پێگەێنرا و هەردوو لەسەر دابەشکردنی پارلەمان و حکوومەت بە شێوەی 50/50 ڕێککەوتن کە لە 16 وەزارەت پێگاتە بوو. فواد مەعسووم لە پشتی یەکێتی سەرۆکایەتی کابینەکەی وەرگرت و ڕۆژنووری شاوێز لە پشتی پارتی کرایە جێگری سەرۆکی حکوومەت. لە وەزارەتەکانیش هەر یەکە لە پارتی و یەکێتی 6 وەزارەتیان وەرگرت. وەزارەتەکانی دیکەش دران بە زەحمەت کێشان و شیوعی و کەسایەتێکی سربەخۆ و ئاشوورەکان. جگەلەوە بەپی ڕێکەوتنی هەردوو حیزب بۆ هەر وەزیرێک جێگرێک دانرا، بە شێوەیەک ئەگەر وەزیرەکە یەکێتی بێت جێگرەکەی لە پارتی بێت بە پێچەوانەشەوە. کابینی یەکەم زۆری نەخایاند و بەهۆی فشار و کێشەی جۆرا و جۆرەوە دوای کەمتر لە ساڵێک لە پێگەێنانی فواد مەعسووم دەستی لە پۆستی سەرۆک وەزیران کێشایەوە. کابینەی پێنجەم 3 مانگ و چەند ڕۆژێک. کابینەی پێنجەمی حکوومەتی هەرێمی کوردستان دووەم کابینەی یەکگرتوو بوو دوای شەڕی ناوخۆی پارتی و یەکێتی. کابینەکە 3 مانگ و چەند ڕۆژێک دوای هەڵبژاردن پێگەێنرا. بەو پێی ڕۆژی 30/1/2005 هەڵبژاردن بەڕێوەچوو. ڕۆژی 7/5/2005 کابینەکە پێگەێنرا. کابینەکە لەلایەن نێچیروان بارزانیەوە لە پشتی پارتی سەرۆکایەتی کرا و عومەر فەتاح لە پشتی یەکێتی جێگری بوو کە دواتر عیماد ئەحمەد شوێنی گرتەوە. لەگەڵ 31 وەزارەت و 8 وەزارەتی هەرێم کە 15 وەزارەتی بۆ پارتی و 13 وەزارەتی بۆ یەکێتی بوو. وەزارەتەکانی دیکەش درانە لایەنەکانی دیکە و پێگاتەکان. کابینەی شەشەم 3 مانگ و 3 ڕۆژ. شەشەم کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان دوای 3 مانگ و چەند ڕۆژێک لە هەڵبژاردن پێگەێنرا. بەو پێی ڕۆژی 25/7/2009 هەڵبژاردن بەڕێوەچوو. ڕۆژی 28/2009 کابینەکە پێگەێنرا. کابینەی شەشەمی حکوومەتی هەرێمی کوردستان کە لە 19 وەزیر پێگات بوو، 2 ساڵی خایاند و لەلایەن بەرهەم ساڵحەوە لە پشتی یەکێتی سەرۆکایەتی کرا لەگەڵ ئازاد بەرواری جێگری لە پشتی پارتی. لە نێوان 28/2009 بۆ 4/4/2012 بەردەوام بوو. کابینەی حوتەم هەر لەسەر بنەمای هەڵبژاردننی 2009 پێگەێنرا بە سەرۆکایەتی نێچیروان بارزانی لە پشتی پارتی و عیماد ئەحمەدی جێگری لە پشتی یەکێتی لە 5/4/2012 بۆ 7/6/2014 بەردەوام بوو. کابینەی هەشتەم نزیکەی 9 مانگ. کابینەی هەشتەم نزیکەی 9 مانگ دوای ئەنجامدانی هەڵبژاردن پێگەێنرا. بەو پێی ڕۆژی 21/9/2013 هەڵبژاردن بەڕێوەچوو، ڕۆژی 18/6/2014 پێگەێنرا. کابینەی هەشتەمی حکوومەتی هەرێمی کوردستان بە سەرۆکایەتی نێچیروان بارزانی لە پشتی پارتی و خوبا تاڵەبانی جێگری لەسەر بنەمای ئەنجامی هەڵبژاردننی ساڵی 2013 لە ساڵی 2014 پێگەێنرا و تا ساڵی 2019 بەردەوام بوو. لە کۆی 19 وەزارەت پۆستەکان بەم شێوەیە دابەشکران. پارتی بە بەدەستهێنانی 38 کورسی 5 وەزارەت، یەکێتی 18 کورسی 5 وەزارەت، گۆڕان 24 کورسی 4 وەزارەتیان وەرگرت، لەگەڵ 3 وەزارەت بۆ یەکگرت و 2 وەزارەت بۆ کۆمەڵ. کابینەی نوێیەم 9 مانگ دواکەوتن. کابینەی نوێیەم دوای 9 مانگ و 10 ڕۆژ لە ئەنجامدانی هەڵبژاردن پێگەێنرا. بەو پێی ڕۆژی 30/9/2018 هەڵبژاردن بەڕێوەچوو، ڕۆژی 10/7/2019 کابینەکە پێگەێنرا. کابینەی نوێیەمی حکوومەت لەسەر بنەمای ئەنجامی هەڵبژاردننی پارلەمان لە ساڵی 2018 پێگەێنرا بە سەرۆکایەتی مەسرور بارزانی لە پشتی پارتی و خوبا تاڵەبانی جێگری. کابینەکە لە 21 وەزیر پێگاتووە. پارتی بە بەدەستهێنانی 45 کورسی 8 وەزارەت،
یەکێتی بە بەدەستهێنانی 21 کورسی 6 وەزارەت، گۆڕان بە بەدەستهێنانی 12 کورسی 4 وەزارەت. وەزارەتەکانی دیکەش درایە لایەنەکانی دیکە و پێگاتەکان.